ئای لە بەراو چاوەی دەمرم دەڵێ چاوی هەڵۆیە و ئای بەداخەوەی جێشتم بەو گەرماینی وەڕۆیە بەرە وێرانێ ڕۆی بۆ ماوات و شنۆیە جوانی عاشقان پەسندن شەرتی چاو برۆیە هەر کەسێ بە هیوای بێ وەکو من ڕەنجەڕۆیە لە بەرسەر کوڵمەی دەمرم دەڵێ تۆ ڕەگەزۆیە لە بەرسەر سینجی دەمرم خانە دەڵێ سەکۆیە لە بەراو گەرنەی دەمرم دەڵێ تفەنجی سیخۆیە لە بەراو بەژنەی دەمرم ڕێکە دەڵێ بڕنۆیە قوتابیان دەخوێنێ ئەو جوانە لە زانکۆیە ڕۆژێک بە ئاڤەلۆنی ڕۆژێک بە پڕادۆیە خینی پیاوی دەمژیتن عینەن دەڵێ هیمۆیە لەو سەرجادەی توش هاتم دەیگۆ ناوم هێرۆیە ماڵمان لە ئازادیە و مالی دم بەشتاونۆیە پێم بۆ ئەم نژامانزم ماڵمان لای ماڵینگۆیە دەڵێ قەتر نەدیوم ئەمنت لەلا نامۆیە هەزار سوندی بۆ خواردم دەیگۆ ئیشتام لە تۆیە نەم دەزانی پەیمانی تەپرەدان و درۆیە بۆ ڕایت خالیدی ئەو گەعدەیە بۆ تۆیە شاد بێ محەممەد هەروتی چاوم لە لوتفی تۆیە ئیسماعیل هەولێری مەردە و دەڵێ هەڵۆیە بۆ ئیبراهیم بارزانی گشتی بە خۆشینگۆیە ئیبراهیم مەروتی زۆری شایی بەخۆیە Tüp tüp. ئای بووی مەوەلی لێوانم دەسووتێم لە تاوشەمێ لە تاو بەژنێ باریچی دەناڵم هەموو دەمێ سەر و ڕدێن و سپی بوون لەگەڵە گریان و غەمێ شەو و ڕۆژ لە ماڵەیە نایەتە ناو عالەمێ زۆرم حەول لە دوودا فایدەی نییە نایگەمێ داوام نێکرد بۆ ماچێ دەیگۆ لا کۆ نادەمێ ئاوا تو ئارەزوومە بێتە باوەشم کەمێ دوو شەمامەی سەرسینجی بەدڵی خۆم دەستیان دەمێ ئاشا دڵداری ناکەم لە پاساوی مریەمێ بێ بەڵا بێ ئیبراهیم دەدڵت مەگرە هیچ غەمێ ئیبراهیم بارزانی مەشهوری نێو عالەمێ بە دەردی سەرۆک دەگۆ یا ڕەبی قەت نەسەمێ ئایچی بکەم غەمی دووری تۆ هەر ناگا بە خولعسەی ڕۆیشتی و بەجێیشتم لە ناو غەم و وازواسەی من چی بکەم کە گوێ ناگری لەو هەموو قسە و باسەی ئەو ڕۆژانت لە بیر چوو بەجوود دەچووینە پیاسەی دەتگۆن تەنیایی تۆمە هەر تۆ دڵ و هەناسەی ئێستاش توی بە دوژمنم خینم دەکەیتە کاسەی بۆ ڕایت خالیدیا لە خوڵکێنم عەماسەی ئیسماعیل هەروتی دەیڵەمە و بەندە خاسەی شێدش بە ئیبراهیمە خینی دەکەمە کاسەی لە خۆشی ئیبراهیمە دەی دوورم وەک دەڕاستەی بە یادی مام وەلیدی دەڵێی لیوە ڕیاسەی
ئای ئەگەر یار قەولم پێ بلا خۆ من وەک تێلی سازم لەو یارەی ئەمین دەبم دەستمە پێشێ دەیخوازم یارمەتیم دەی لەو کارەی هاوەریا موسای کازم هەموو هەدەفم وایە ببیە مەعرەمی رازم بێ بەڵا بێ ئیسماعیل دایمە بە تۆ دەنازم ئیسماعیل هەولێری واز بەکەی لاوازم بە یادی مام وەلیدی سەر بەرد و سەر فرازم ئیشاڵڵە تەرفیع دەکا ئەو ساڵ دەبتە ملازم ئەوە ماوەی سێ ساڵە ئاشنامە بە ناسینی ئەگەر ڕۆژێ نەیبینم دەجێڕم ماتەمینی هەرکەس دوو دڵان لێک دەکا کوایی معنی کوادینی عشقی ئێمە پیرۆزە وەچی هیمە موزینی خوایە بێبەریم نەکەی لا تەماشا و بینینی خوایە بێبەریم نەکەی لا تەماشا و بینینی وەختە شێت و شەیدابم بۆ باڵە یاسەمینی چەندی ساڵە عاشقم بە گۆشەی چاویشینی خوایە ئەوەم لەگەڵکەی ئەگەر ببمە هاوژینی لام وایە و دنیاە هی منە بەبەرینی دەترسێم لە یەکمەکەن بە غەمباری و غەمژینی بە زۆر بەبووشیمی من بە چاوی بڕاسرینی خوایە هەرچی بەدکارە خێر و خۆشی نەبی